بەناوی خی گەورە و میرەبان ئازیزانم سلااوان لێبێت خۆشحاڵم لاڵقەیەکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی لە دەستپێکی وەرزی نوێ جارێکی دیکە بێەوەی بە ڕێز و خۆشەویست دەگەمەوە. ئەمڕۆژ تەوەر و باسی مێرکاتۆی تیپەکان درێژەی دەبێت و باسێک لە یارەکانی ئۆلۆمپیاد دەکەین کە شەوی ڕابردووە دووەڵبژاردەی فەڕەنسا و ئیسپانیا گەشتنیان بە یاری کۆتایی ئۆلۆمپیاد بۆ بردنەوەی مێدالیای زەردە سەبەر کرد و دەمەوێت لێرە شۆپێتان ڕابگەێنم کە پشتیوان بەخوا سبەی باسێک لەو تۆمەتانە دەکەین کە ئاڕاستی ینی مانچەسیتی کراوە کە 150 تۆمەتە و باز لە ئیستیسماری ینی مانچەسیتی دەکەین و لەوەی کە چۆن ئەم پرۆژەی سیتی گروپە بەڕێوە دەچێت و چ دەکرێت بۆ خزمەتیان چ دەکرێت بۆی کە لە چوارچێوەی ڕێکاری یاسایی جێی دەبێتەوە یاخود دەچێتە دەرەوە. پشتیوان بەخواستبەی ئیشاڵا باسێکی تێروتەسەر لەسەر کارەکانی سیتی گروپ و لەسەر بەڕێوەچوونی پرۆژەی سیتی گروپ دەکەین. سەرەتا لە یارەکانی ئۆلۆمپیادەوە دەست پێ دەکەین. خۆتان دەزانن شێوازی تۆپی پێ لە یارەکانی ئۆلۆمپیاد دڵنیام لەوەی کە زۆرتان زانیاری دەربارەی پاڵەوەندی ئۆلۆمپیاد دەزانن لەوەی کە لە تۆپی پێدا هەموو یاریزانەکان دەبێت لە خوار تەمەن 23 ساڵانەوە بن و سێ یاریزانی سەر و تەمەن 23 ساڵانت هەیە لەوەی کە بەشداری لە پاڵاوانەتەکەدا بکات دەتوانین تەنها سێ یاریزانە دەبێت تر لە 23 لە 24ەوە دەست پێ دەکات تا و کاتێک کە یعنی حڕە لەوەی تا شتەمەنێک دێنێ بەشداری پێکات. ئەمە یاسەکانی ئۆلۆمپیادە. ئەوەی لە ئیسپانیا دەبیندێت و بە تایبەتی و گەڕانەوەی بەرامبەر بە مەغریب ئەنجامیدا، ئیسپانیا لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی وەرزشیەوە لە گەشەدا لە چی لە گەشەیەکی بەرفراوان بۆ ئەم وڵاتە گرنگترین خاڵ بۆ ئیسپانیا چییە؟ گرنگترین خاڵی ئیسپانیا لە یادنەکردنی لاوەکانە و پێگەیاندنی لاوەکانە. بەڵێ تۆپی پێی لاماسیە گەورەترین قوتابخانەی تۆپی پێ کەس لاری لەمە نیە. وەڵامی و بیرتان نەچێ لە ئیسپانیا بەس لاماسیا خەریک نییە. بڕۆ سەیری ئەو تەشکیلەکە کە باراخا پێێتی لە ڤالێنسیا چەند یاریزانی لاوی دروست کردو. قوتابخانەی بلباو، قوتابخانەی ڕیاڵ سۆسیداد، شبیلی ئەم تیپانە لە ئیسپانیا زۆربەی زۆری تیپەکان کار دەکەن لەسەر دەرخستنی یاریزان لەسەر دەرکەوتنی یاریزان. فێرگەکانیان و تیمانی لاوانیان زۆر بە باشی کار دەکەنەوە تا بەرهەمەکەی لە ئیسپانیا دەستنەوەنێ. وامەزانە سەروەری ئیسپانیا بەس لە تۆپی پێ و لە ئاستیەکەمە وا لە ئاستی خانمانیژی ئیسپانیا بەرەو پێشەچێ. ئیسپانیا لە باسکە شاتی پێکی بەهێزە. ئیسپانیا لە بالە خود ببورن لە تۆپی دەستی شاتی پێکی بەهێزە. لەو وەرزشە بە کۆمەڵانەی کە ئەنجامە درێ ئیسپانیا بۆی ئەوەی سیستماتیکێکی باشی بۆ خۆی پەیڕەو کردووە. تۆپی پێکەی بوو بە پاڵەوانی ئەوڕۆ، ساڵی ڕابردوو نێشن لیگی بردەوە، خانمانی بوونە پاڵەوان، خواردنەوە ساڵانی بوون بە پاڵەوان. ئەوە تا ئێستا لە ئۆلۆمپیادا گەیشتونەتە یاری کۆتایی بۆ بردنەوەی میدالیای زێر. تۆپی دەستەکەیان پاڵەوانە، تۆپی ینی ئەمە دەیسەلمێنێ پرۆژەی وەرزشی لە ئیسپانیایە بە ڕێگەیەکی تەندروستە هەنگاو هەڵدەگرێت و سیستماتیکێکی تەندروستیە. بۆیە من دایم کە ئەم قسەیەش کە دەیکەمەوانە دایم چیتان پێ دەڵێم؟ دایم پێتان دەڵێم ناکرێت تۆ وڵاتێک لە ڕووی وەرزشیەوە هێندە بەرەو پێش بچێ، هێندە گەورە بێ، هێندە هەنگاوەڵ بگرێت تۆ بیت تۆمەتباریکەی بەوەی لە یانگری ئەم تیپ و ئەم تیپ دەکات، یاخودەوە تا بڵێ هەموو حەکەمەکانی سفرە، هەموو داوەرەکانی سفرە. لەبەرەوەی ئێمە هەمیشە باسمان کردو مادام داوەریش مرۆڤ و مرۆڤ یارەکان بەڕێوە بۆیە قابلی غەڵەت. بەس ناکرێت تۆ وڵاتێک لە هەموو ڕووەکانی وەرزش شەوانێ بەرەو لووتکەیە چێ بەرەو پێشە چێ و گەشاگات تۆ بی لەم لاوانێ بۆ مەرامی خۆ تۆمەتباریکەی بە کۆمەڵەشتی دیکە. خۆ نەبێەوە بێت تەنها وەرزی ڕابردوو هاندەرەکانی بەرشلۆنە کە گلەیان لە داوەرەکان بوو بۆ لایەنگری ڕیاڵ مەدرید. وەرزی ڕابردووتر من لە بیرمە کاتێک بەرشەلۆنە پاڵاوانی لیگە بوو بە پێچەوانەوە
هاندەرانی ڕیاڵ مەدرید گلەییان لە داوەرەکانی ئیسپانیا بوو بۆی کە لایەنگیری بەرشەلۆنە دەکەن و تۆم ئەو مۆزوعینی گێرایان کردەوانێ لەوەی کە بەرشۆنە پارەی یاوە بە حەکەم بەم جۆرە و بەم جۆرەیان لێ بکە بۆیە دایم ئەم ڕەخنانە بێبنەمان ڕەخنەی کاتی شکستن ساڵی ڕابردووان دەری ڕیاڵ مەدرید لەگەڵ ڕێزمان ڕەخنیان لەگەر لە بەرشۆنە لەوەی کە بەم جۆرە و کە لیگەیان بردوێتەوە ئاوە بووە ئەم ساڵ بەرشەلۆنە هاتن لە ڕیاڵ مەدریدیان گرت بەس ناکرێ وڵاتێک یعنی ئەمە بە عەقڵ و مەنتیق بڕیار بدەین ناکرێ وڵاتێک هێندە لە بواری وەرزشا بەرەو پێش چوو بێندە لە بواری وەرزش هەنگاوی گەورەی نابێ هێندە فێرگەی باشیە بێ هێندەی پێگەیاندنی باشیە بێ هێندەی سەرۆکی باشیە بێ هێندەی کارگێڕی باشیە بێ کە ئێستا من باسێک لایەنێکی ئیسپانی بۆ گەم لە باسی مەرکاتۆکە تۆ بێی تۆمەتباریکەی بۆ شتانەی کە هەیە طبعاً ئیسپانیا وەکو باسم کرد دامەزراوەیەکی تەواوە و بەو پەڕی دڵسۆزیە مەڵبژاردەیە کار دەکات و دەبینین گەیشتۆتە یاری کۆتایی ئۆلۆمپیاد لە بەرامبەردا فەڕەنسا بردنەوەیکی گرنگی بەسەر میسڕدا تۆمار کرد و لەگەڵیشیدا و خاڵە گرنگە هەیە کە هەڵبژاردەکانی ئەفریقای باشوور بۆ نمونە مۆندیالی قەتەر مەغریب گەیشتە چوارگۆشەی زێڕینەوە لە ئۆلۆمپیادیشا گەیشتە چوارگۆشەی زێڕین کەواتە تۆپی پێی مەغریبی گەشەیەکی زۆر باشی کردووە لە ماوەی ڕابردوو و میسریش لەم ئۆلۆمپیادە باسێکی بەرزەو دەرکەوە بەڵام لە کۆتاییدا ئیسپانیا بە سەرکردایەتی ماتیتا دوانەی کریستال پالاس ماتیتا و ئۆلیسێ فەڕەنسا گەیشتە یاری کۆتایی یاریەکانی ئۆلۆمپیاد کە ئێستا ئۆلیسێ بۆ تیاریزانی بایرن و پەیوەندی بە ڕزەکانی بایرنەوە کردووە بڕیاریشە ڕۆژی هەینی لە یاری کۆتایی پەیوەندی لە یاری کۆتاییدا ئیسپانیا و فەڕەنسا ڕوبەڕووی یەک بوونەوە دەچمە سەر مێرکاتۆی یانەکان و دەمەوێت باسێک لە ئەتلەتیکۆ مەدرید بکەم دوێنێ باسمان لەو تیپانە کرد کە باشترین مەرکاتۆیان کرد یاخۆ تیپانە چێن کە بە باشترین مەرکاتۆیان کردەوە بەڵام شەوێ ڕابردووە ئەتلەتیکۆ مەدرید ناچاری کردین وتی دەبێ من بخەنە سەروی هەموو ئەو تیپانەی کە بە شێوەیەکی زۆر باش مێرکاتۆم کردووە لە هاوینی ئەم ساڵدا و ئامادەکاری دەکەم بۆ وەرزینیۆ بۆی کە لە وەرزینیۆدا بە شێوەیەکی بەهێز بەشداری ڕکابەرەکان بکەم و ڕکابەرێکی بەهێزکەم بۆ دەستەبەرکردنی پاڵاوەتیەکان وەرزی ڕابردوو ئەتلەتیکۆ مەدرید یەکێک بوو لەو تیپانەی کە ڕکابەری پلەی دووەمی دەکرد و لەگەڵ جیرۆنا و بەرشەلۆنە بەڵام دواتر کشایەوە دواوە و لە چامپیۆنز لیگ لە بەرامبەر دۆرتمۆند لە قۆناغی چارێکی کۆتایی سەر ڕاگەڕەوەی کە یاری یەکەمی بردەوە و لە یاری دووەمیش لە پێش بوو لە تۆمارکردنی سەرکەوتن نزیک بوو بەڵام دواتر دەرفەتەکەی لە دەستدا و ماڵاوایی لە چامپیۆنز لیگیش کرد ئەمە وای کرد چی ئەتلەتیکۆ مەدرید و سیمۆنی تێگەیان لەوەی ئەتلەتیکۆ مەدرید بە کۆمەڵی وردەکاری بچووک ماڵاوی لە پاڵەوەنتێکە کرد لە کۆمەڵی حاڵەتی بچووکە یاریزانەکانی کەوتنە هەڵەوە و وای کرد کە ئەتلەتیکۆ مەدرید ماڵاوایی لە یارەکانی چامپیۆنز لیگ بکات بۆیە ئەمساڵ ئەتلەتیکۆ مەدرید بە سەرکردایەتی دیێگۆ سیمۆنی بە گروتینێکی جیاوازراتنەوە بۆ چارەسەرکردنی و هەڵانی وەرزی ڕابردوو هاتوونەت یعنی بەشداری دەستپێکی وەرزی نوێ دەکەن دیقەت بدەن ڕاستەوخۆم تیپە گرێبەستی لەگەڵ چیە کرد لینۆرماند کرد بۆ شوێنگرتنەوەی ساڤیچ کە یەکێک بوو لە باشترین بەرگریکارەکانی یۆرۆ و یەکێک بوو لە بەرگریکارە بەهێزەکانی یانی ڕیال سۆسیداد لە وەرزی ڕابردوو کاسێکی بەرزی چ لە چامپیۆنز لیگ چ لە خولی ئیسپانیدا پێشکەش کرد و چاوێکی زۆریشی لەسەر بوو یانەکانی دیکەش بۆیە ئەتلەتیکۆ مەدرید وەکو یەکێک لە باشترین بژاردەکان سەیری کرد لەوەی کە بتوانێت هێڵی بەرگری تیپەکەی پێتۆکمە و بەهێز بکە و بتوانێت دڵی بەرگریەکەی پێتۆکمە بکە بۆیە ئەگەر چەند بەرگریکارێک دیاریکەین لە ئێوڕۆیە کە باشترین ئاسیان پێشکەش کردووە کە پاڵاوەندێکی تایبەت بوو لە هاوینی ئەم ساڵدا لێنۆرماند ئەگەر دووەم لە باشترین بەرگریکارەکان نەبێت سێم باشترین بەرگریکارەکانە بۆیە بۆ ئەتلەتیکۆ مەدرید زۆر گرنگە کە نوێکردنەوەی هێڵی بەرگری داوا بەو یاریزانەی کە لە ڕیال سۆسیداد ستایشی بەردەکەوێت و لە هەڵبژاردەی ئیسپانیاشا ستایشی بەردەکەوێت دواتر ئەتلەتیکۆ مەدرید بڕیاری دەستبەرداربوونیە لە ئالڤارۆ مۆراتا بەرامبەر بە 15 ملیۆن یۆرۆ پەیوەندی کردبیانی میلانەوە بەڵام هاو گرێبەسێکی دیکەی واژوو کرد سۆرلۆ سیەنا لە ڤیاڕیاڵەوە کە وەرزی ڕابردوو 26 گۆڵی لە خولی ئیسپانی تۆمار کرد
ڕۆڵ لە 26 گۆڵا هەبووە لە خولی لیگەی ئیسپانی و یەکێک بوو لە باشترین هێرشبەرەکان کە لە یەکەم وەرزیاریکردنی لەو پاڵۆنتیە بە شێوەیەکی زۆر بەهێز دەرکەوت. بۆیە ئەتلەتیکۆ مەدرید هاوت یاریزانێکی هێنا کە تەجروبەیەکی تەواوی لە خولی ئیسپانیە بێ و ڕاتبێ لەگەڵ خولەکەدا و ئەنجامێکی باشێ بێت لە خولەکەدا، بۆیە هات گرێبەسی سۆڕۆسیشی لە سوودی خۆی یەکلا کردەوە بۆ شوێنگرتنەوەی مۆراتە. ئێستا دەمێنێتەوە سەر چی؟ شوێنگرتنەوەی ساڵ نگوێزمانەیە و ئیزافاتیشمانەیە بۆ تیپەکە، لەبەری بۆ تیپەکە دەیەوێت بێستر بێت. شوێنی ساڵ نگوێز کە لە دوو وەرزی ڕابردوو خراپترین ئاسی لە ئەتلەتیکۆ مەدریددا پێشکەش کردو کە بینیشتانی عارەکەی چێلسی کردووە تەوانێ و کوڕە ئاستی وەکو پێویست نەبوو، بە کۆنۆر کالاگەر پڕ کردوەوە. ناڵێن کالاگەر یاریزانێکی پێرفێکتە، ناڵێن ناوەندێکی پێرفێکتە، بەڵام بەو ئاستەی کە وەرزی ڕابردوو پێشکەشی کردو لەگەڵ هەڵبژاردنی ئینگڵتەرا لە یۆرۆ بەشداری کرد، توانین بڵێن کالاگەر ئەفزەڵێتێکیە بەسەر ساڵ نگوێزە و کالاگەر دەبێتە ئیزافەیەکی باش بۆ ناوەندی ئەتلەتیکۆ مەدرید. لە هەمووی گرنگتر ئەگەر تیپێک ئامانجیە بێ، ئەگەر تیپێک جوڵەی بوێ، ئەگەر تیپێک بە دڵسۆزانە بیەوێ کارتکات، دەبێت وەکو ئەتلەتیکۆ مەدریدیشکە. بۆ نمونە چوونە پێشەوە لە جولیان ئەلڤارێز، ئێوە هەمووتان دەزان جولیان ئەلڤارێزی ئەرژەنتینی کە لاوێکی بەهرەمەندە و هەموو دەستکەوتەکانی لە تۆپی پێ بردوێتەوە. دەبینین لەگەڵ مانچستەر سیتی چامپیۆنز لیگ و خولوجام و سوپەر و جامی جیهانی یانەکان و لەگەڵ ئەرژەنتینا مۆندیال و کۆپا ئەمریکا و فینالیزی، ینی پێم وانییە لە کاتی فینالیزیمە لەگەڵ هەڵبژاردنی ئەرژەنتینا و بێت، چونکە پێش مۆندیال بۆ ئەلڤارێز لە مۆندیال دەرفەتی پێدرا. بەرحاڵ هەموو پاڵەوانتیانەی بەشداری تێدا کردووە، گەر بۆ قسەیە بیکەین هەموو پاڵانتیانەی بەشداری تێدا کردووە نازناوەکەی بدۆتەوە جگە لە ئۆلۆمپیادی پاریس کە ئەم جارە ماڵاوی کرد. و ئەلڤارێز یەکێک بوو لەو یاریزانانەی هەر لە ئۆلۆمپیاداوانێ ڕایگەیان وتی من لە مانچستەر سیتی دەرفەتی یاریکردنی زیاتر مەوێ. ڕاستە وەرزی ڕابردوو کاتێکی باش یاریم کردووە، بەڵام لە غیابی ئەساسیەکانە ئەلڤارێز دەرفەتی یاریکردنیە بۆ، بەڵکو ئەم بەشداریکردنی بەردەوامێوێ، واتە دەوێت بە شێوەیەکی بەردەوام بەشداری بکات لە یاریەکاندا. ئەم پەیامی بڵاوکرۆ بۆی ڕاستەوخۆ ئەتلەتیکۆ مەدرید ئەم پەیامی ئیستیغلال کرد. یەکەم گرێبەست کە پێشکەشی مانچستەر سیتی کرد 50 ملیۆن بوو، چێلسی ڕەفزی کرد. دووەم گرێبەستی عارە بوو، مانچستەر سیتی ڕەفزی کرد. دووەم گرێبەستی عارە بوو، مانچستەر سیتی ڕەفزی کرد. بەڵام کاتێک تۆ نوێکاریت دەوێت لە تیپەکە و کاتێک تۆ بێزمونت دەوێت لە تیپەکە و کاتێک تۆ ئەنجامی باشت دەوێت لە وەرزی نوێیە لە تیپەکە و دەبێت بەم جۆرە هەنگاو هەڵبنێ. ئێستا پێشەوەی من بەرنامەکە دەست پێ بکەم، فابریسیۆ ڕۆمانۆ ڕایگەیان لەوەی کە سیتی بە فەرمی بە داواکەی مانچستەر سیتی بە فەرمی بە داواکەی ئەتلەتیکۆ مەدرید قایل بووە و ئەتلەتیکۆ مەدرید بڕێ گرێبەستەکەی بەرز کردوێتەوە بۆ 75 ملیۆن یۆرۆ لەگەڵ دیاریکردنی 20 ملیۆن یۆرۆی دیکە بۆ زیادکردنی گرێبەستەکە بە چ مەرجێ؟ بەو گۆڕانکاریانەی کە ڕوو دەدات لە یاریزانەکەدا، تر لەوە چێ 2 ملیۆن بۆ باڵۆندۆر بێ، لەوە چێ 5 ملیۆن بۆ خولی ئیسپانی بێ، ملیۆنێ بۆ چامپیۆنز لیگ بێ ها و 2 ملیۆن بۆ گۆڵکاری بێ. ئەبەم جۆرە نرخی گرێبەستەکە لەسەر ئەتلەتیکۆ مەدرید بەرزتر دەبێتەوە. بەڵام بەرپرسانی مانچستەر سیتی ڕەزامەندی تاویان بۆ گرێبەستەکەی جولیان ئەلڤارێز نیشان داوە و بڕیارە ئەلڤارێز لە شوێنی حەوانەوەی خۆی لە 40 کاتژمێری داهاتوو پشکنی پزیشکی بۆ ئەنجام بدرێت و گرێبەستەکەی لەگەڵ واژوو بکرێت و ڕێکارەکانی گواستنەوەی بە کۆتا بێنن، چونکە ئێوە دەزانن ئەلڤارێز لە وەرزی ئەم ساڵ و لە تەواوی وەرزەکانی ڕابردوو و بە پۆستێکیش لە پەیجەکەم بۆم کردن بە درێژایی زیاتر لە ساڵێکە ئەلڤارێز بەردەوام یاری دەکات، ینی بە هیچ جۆرێدا نەبڕەوە لە ڕایانانکردن و پشووی وەرگرت بێ، چونکە ئەلڤارێز لە دوای خولەکان و چامپیۆنز لیگ ئەوانەی ڕاستەوخۆ چوو بەشداری ئامادەکاری کۆپا ئەمریکای کرد. لە کۆپا ئەمریکا تەواو بوو پشووی وەرنەگەر، ڕاستەوخۆ چوو بەشداری ئامادەکاری یارەکانی ئۆلۆمپیادی کرد تا و کاتی ماڵەوەیان لە ئۆلۆمپیاد کرد. ئینجا ئێستا ئەلڤارێز کەوتۆتە دۆخی پشووی خۆیەوانێ. بۆیە
ئەتلێتیکۆ مەدرید ئەمڕۆ پشکنینی پزیشکی بۆ کۆنۆر کالاگەر ئەنجام دەدات و دواتر جولیان ئەلڤارێز لە چلۆش کاژمێری داات و گرێبەسەکەی بە شێوکی فەرمی ڕادەگەێنێت و پشکنینە پزیشکیەکانی بۆ ئەنجام دێت. بەمەش ئەتلێتیکۆ مەدرید لە ئێستادا بۆ یەکەمیانە کە باشترین مەرکاتۆی لە هاوینی ئەم ساڵدا ئەنجام داوە بە پێی پێویستیەکانی تیپەکە. سێ یاریزانی دیار لە تیپەکە ڕۆشتن کەوانیش ساڤیچ، ساول نگوێس و ئەلڤارۆ مۆراتا بوو. تیپەکە بە چوار یاریزان جێگەی یاریزانانەی پڕ بکردوانەیە کەوانیش گرێبەستەکانی لینۆرماند و سۆرلۆس و هەروەها کالاگەر و هەروەها جولیان ئەلڤارێسە کە ڕەنگە سیمۆنی گرێبەستی نوێی دیکەش ئەنجامدات بە تایبەتی لە کاتی فرۆشتنی جواو فلیکسە کە ئەگەرێکی ژەیە بۆی کە جواو فلیکس گفتوگۆی کردووە لەگەڵ سیمۆنیا و داوای لێبوردنی کردووە و لەگەڵ هاوڕێکانی پێکبوونەوەیکی نوێیان ئەنجام داوە دەنگۆیەگەیە بۆی کە جواو فلیکس لەگەڵ ئەتلێتیکۆ مەدریددا بەردەوام بێ. بەڵام بێگومان ئەگەر بێت و ئەتلێتیکۆ مەدرید دەستبەرداری جواو فلیکسیش بێ ئەوە بە گرێبەستێکی نوێ جێگەکەی پڕ دەکاتەوانێ. ئەمە باسکردنێ بوو لە ئەتلێتیکۆ مەدرید کە حەزم کرد باسی لێوە بکەم و لە وەرزی داهاتوو بڕوام وایە ئەتلێتیکۆ مەدرید ئەگەر زوو گونجاندنی ئەم تیپەی بۆ دروست بێ ڕکابەرێکی سەرسەختی ڕیال مەدرید و بەرشلۆنە دەبێت لە وەرزی نوێدا و دڵخۆش دەبین کە لە وەرزی نوێدا ڕکابەریەکی سێتیپیمان هەبێت لە لیگا نەک ڕکابەرەکە تەنها ڕیال مەدرید و بەرشلۆنە بێت کە وەرزی ڕابردوو هەر لە هەفتەی 33 و 34ەوە ڕیال مەدرید پەچی کەوت لە ڕکابەریکردنی چاوی و بەرشلۆنە دواکەوت نەیتوانی نازناوەکە دەسەوە بکات. وەرزی ئەم ساڵیش کە ڕۆی بە پێچەوانەوە بەرشلۆنە هەرزوو لە ڕکابەری ڕیال مەدرید دواکەوت و نەیتوانی نازناوەکە بەرێتوانێ. بۆیە دڵخۆش دەبین کە لە وەرزی ئەم ساڵە ڕکابەریکی سیانیمانە بێ ڕاستەوخۆ لەسەر بردنەوەی پاڵاوەندێکە و جیرۆنا لە واستەی خۆیان بمێنێتەوانێ. باس دێمە لای کۆمنتەکانی ئەوەی خۆشەویست کاکە دەروون دەستی تۆش خۆش کاکبیلال ئەڵێ ئایا ڕاستە ئەتلێتیکۆ مەدرید داوای ئەیمەن حوسێنی کردووە بۆ کاریەوەی تیپەکەەوە گرێبەستی سۆرلۆس و هەروەها ئەلڤارێزیش نزیکە نام بڕواناکەم بەی جۆرەگەەوە ڕاست بوو بێت ئەتلێتیکۆ مەدرید داوای ئەیمەن حوسێنی کرد بێ و تەنانە ئەیمەن حوسێن تازە گرێبەستی لەگەڵیانی خوری قەتەڕی واژوو کردووە. من بڕواناکەم ئەم شتە بەم جۆرە بێ. کاک مەحسین دەستی تۆش خۆش. کاکە سیامەند دەڵێ کاک محەممەد مێرکاتۆی ئەمە لەمە دوا دەست پێ دەکات کاڵێ ئێمە مەبەستی لە لێڤەرپوڵە. کاگاوکار ئەڵێ دوای گواستنەوەی ئەلڤارێز باشترین پێگاتەی ئەتلێتیکۆ ئەگەرە مۆرزە سیمۆنی ئەنجامی نەبێت شانی دوورخستنەوەی خۆی دایم ئەم قسەی کاگاوکار زۆر منتەقیە و قسەیەکی زۆر جوانە. ئێستا ئەتلێتیکۆ مەدرید لەژێر بەرپرسیارەتیشی گەورەیە و سیمۆنیش لەژێر ئەم بەرپرسیارەتێ گەورەی لاستۆ دەکرێت بۆ لەبەری تۆ پێگاتەکە و بەشێکی زۆر باش بۆ نوێکراوەتەوانێ. یعنی گرێبەستی نۆرمان نزیکەی 50 میلیۆن، سۆرلۆز نزیکەی 600 و ینی کالاگەر دەگاتە 40 میلیۆن و ئەلڤارێز دەگاتە 75 میلیۆن. یعنی ئەم تیپە پارەیەکی زۆر زۆری لە گواستنەوەی چوار یاریزانەیە بە خەرجداوە مێرکاتۆیەکی زۆر گەورەی کردووە. بۆیە وەکو کاگاوکار ئەڵێ ئەتلێتیکۆ مەدرید بەرپرسیارەتی بردنەوەی نازناوەکانی لەسەر لە وەرزی نوێدا. کاگیوە ئەزلاوازی هەڵبژاردەی بەرازیل بۆچی دەگێڕنەوە؟ بۆچی پێشتر یانەکان کەبرچی یاریزانی بەرازیلیان دەکرکێ چێستە یانەکان خۆیان بە دوور دەگرن لە چ ئاستی یاریزان چ لە ئاستی ڕانەر؟ نا من بڕوا ناکەم یاریزانی بەرازیلی ئێستایانە خۆی لێ بە دوور بگرێ و زۆرێکیش هەن لەو تیپانەی کە پشت بە یاریزانە بەرازیلیەکان دەبەسن. تۆ تێمەکەەوە بۆی کە ئەوە تا دوامین یاریزانی بەرازیلی گواردۆلا دەیوت یاریزانی بەرازیلی ناننەوە تا ساڤیۆی بەرازیلی بردوتە ڕیزەکانیەوە لە جیرۆناوە بردوێتی کە لە گەرمەی پێویستیاتی مانچەستەری وەرزی ڕابردوو بێ دەستکەوتەوە بۆ ئەم وەرزەیەوێت دەستکەوت بە دەستبێنێ هاتووە ئەتیمادی کردو سەر یاریزانێکی بەرازیلی. ئەوە ئێمە بیرمان نەچێت ڕیال مەدرید کە 2-3 ساڵە کۆنتترۆڵی ئەوروپای کردووە پشتی شێری بەر یاریزانە بەرازیلەکانەکە تەنانەت لە ناساندنی ئیندریکی شاباسی لەوە کرد فلۆرنتینۆ پێرێزی ژاماژەی بۆ کرد کە ئێمە پەیوەندیکی تونند و تۆڵمانەیە لەگەڵ بەرازیلیەکانە و بەرازیل بەشێکی گرنگن لە ڕیال مەدرید و دەستکەوتەکانیش دیارە. نا من پێم وایە یاریزانی بەرازیلی هێشتا ماوە بەڵام ئەتوانین بڵێن بەرازیل ئێستا لە سەر جەمهێڵەکان یاریزان دروست ناکە وەکو ڕابردوو و لە ڕووی ئاسی ڕانەریشەوە بەرازیل لە ئاستێکی لاوازدایە.
کاگوری حسین ئەڵێ کێشەی ئێستەی بەرشەلۆنە چییە؟ بۆ ناتوانێت گرێبەست بکات دەگەر کێشەی داراییە چۆن دەتوانێت 6 ملیۆن بداتەوە بوو. کاگوریا ئێمە دوێنێ باسمان بۆکردن لە بەرشەلۆنە. کێشەی دارایی کە بەرشەلۆنە باز دەکرێت لەوە نییە کە تۆ 5 ملیۆن یۆرۆ بەی بە یاریزانێ یا 10 ملیۆن یۆرۆ بەی بە یاریزانەوە پەیوەندی بە لاپۆرتاوەیە. پێرێز چەندین کەڕەت وەک خۆشی باسی کردووە سەروەت و سامانەکەی خۆی فرۆشتواتووەم پارەی هێناوەتە ناو یانەی ڕیاڵ مەدریدەوە گرێبەستی پێواژوو کردووە. لاپۆرتاژ ئێستا لە ڕوو لەو ڕۆ دەتوانێت گرێبەست بۆ بەرشۆنە واژوو بکات. بەڵام مشکیلەکە لە گرێبەستی سەقفی موچە لەوەی کە کێشەی موچە لە بەرشۆنەدا ڕێک بێتوانێت کە وردە وردەوەش ڕێک بێتەوە. بەرشەلۆنە دەتوانێت 6 ملیۆن یۆرۆ بدات بە دانیۆڵ دەتوانێت لە توانایدا چونکە ئەم تیپە کۆمپانیای گەورە لە پشتیوەتی. بەڵام کێشەکە لە چییە؟ بەرشەلۆنە ناوێت ئەو قەیرانەی کە ئێستا پێونەتی بەرشەلۆنە بە بۆنەی بارتۆمیۆوە کێشێکی گەورە ڕوبەڕووی بۆ تۆ لە ڕووی داراییەوە کە ڕاستریش بڵین مەسی موچەی ساڵانەی مەسی کە مەسی لە ماوەی یاریکردنی ساڵانە 70 بۆ 75 ملیۆن یۆرۆی لە بەرشەلۆنە ئیسفادە کردو. ئەمە بەرشەلۆنەی خستۆتە ژێر قەرزێکی گەورەوە خستێتە ژێر قەیرانێکی گەورە خۆ ڕیاڵ مەدرید و تیپەکانی دیکەش ئەم قەیرانانەیان هەیە بەڵام هەر یەکە و بە شتێکی تر پەردە پۆشتێکە. بۆیە بەرشەلۆنە هێدی لەو قەیرانانە ڕزگاریە بێ ئەنی خەریکە کۆنتترۆلیەکە بەڵام هێشتا کۆنتترۆلی نەکردووە. ئێستش دەتوانێت 6 ملیۆن با بە جواب فلکس یاخود بیا بە ببورم فێران تۆرس دانی ئۆڵمۆ بۆ بە مەتەڵ. بەڵام بەرشەلۆنە داوا دەکات لەوەی بە ئەقساد ویاتێ بۆ لەبەرەوەی تیپەکە زۆر ئەم کەلێنەی پێوە دیار نەبێ و بتوانێت یاریزان بفرۆشێت بەڕێ و برەپارێ گرێبەست بکاتەوە چونکە دوو وەرز پێش ئێستەوە بینیت ئەم بەرشەلۆنە چی مەرکاتۆیەکی کرد ڕافینای هێنا و کۆندی هێنا و لە ناوەند گرێبەستی نوێی واژوو کرد چیسی هێنا و هەروەها بلیڤاندۆڤسکی هێنا و نا بەرشەلۆنە تیپێک نییە کێشەی پارەی کێشەی لە سەقفی موچەی یاریزانەکانە لە ناوخۆ و ئێستش کاریگەریە و دۆخەی پێشتر تێپەڕێنێ بەرشەلۆنە و ئێستا لایپزیگ پێی ڕاگەاندووە کە ئامادە نیە بە هیچ جۆرێک بە ئەقسات ئۆڵمۆ بە بەرشەلۆنە بفرۆشێت بەڵکو داوای پارەی کاش دەکات و تا بەرشۆنە بە داواکە تا ڕادەیە قایلە و تا گەشتی ئەڵمانیان کردو دیکۆوان تاوای بەرشۆنە ئەم گرێبەستە بکە. بۆیە باری دارایی بەرشلۆنە پەیوەندی بۆەیە کە دوێنێش بە تەفاسیلتر باسم کرد. کاک هاوبیر بەڵێ ئۆمۆردینیش کڕاوە بەڵام ئەتلێتیکۆ مەدرید نوێکارەکەی بەردەوامە چونکە دەیەوێت ئەمساڵ بە قورسی داوەزێ تیکی تاکە سپاس دەکەین. کاک هاوبیر باسم لێوە کرد بەڵێ ئالڤارێس گرێبەستەکەی نزیکە لە کۆتایی 75 ملیۆن زاید 20 ملیۆن وەکو پاداشت. یاریانەی مانچستەر سیتی کەی دەگەڕێنەوە چواردە پێم وابێت 12 مانگ مانچستەر سیتی یاری قەڵغا یاخود دەی مانگە دەی مانگ قەڵغانی خێرخوازیەکە بەرامبەر بە مانچستەر یونایتد ئەنجام دەدات چونکە ئێستا مانچستەر سیتی و مانچستەر یونایتد گەڕاونەتەوە و هەروەها دواتریش لە پرێمەر لیگ 14 و 15 مانگ یارەکانی دەست پێ دەکاتەوە. جوانەڤێز یاریزانێکی لاوە کاکامران بۆ پاریس سەن ژەرمان یاریزانێک نییە کە ئێستا بڵین پرۆژەی پاریسی لەسەر بنیادەنێ بەڵام ئەکتێ لە داهاتووە بڵین ئیندێکی دەوێت پرۆژەی داهاتوو بۆ یاریزانە بنیادنێ. کاگونەرەڵێ ئەتلێتیکۆ مەدرید ئەم هەموو ێرژبەرەی بۆ چییە؟ دیارە دیگۆ سیمۆنی گەورەترین کەلێنی تیپەکەی لێڵ ێرژبرنا دەبینە بە تایبەتی دوای ڕۆشتنی ئەلڤارۆ مۆراتە بۆیە بەم جۆرە دەیکات. ریال کاکسەرە گیان ریال مەرکاتۆکەی بە باشترین شێوەیە و هیچ کێشەیەکی نییە چونکە ریال دوێنێش باسم کرد تیپێکە پاڵاوانی چامپیۆنز لیگ و پاڵاوانی لیگە بووە و سەرجەم یاریزانەکانی ئاستیلوتکان ئەنجامداوە و گەڕانەوەی میلیتا و ئالابا بۆ پێگاتەکە وەکو دوو گرێبەستی نوێ نوایە بۆ ریال مەدرید و هەروەها هێنانی ئیمپاپێ کە پێم وایە ریال مەدرید تەنها کێشەی ژمارە نوێی هەبووە لە وەرزی ڕابردووش ئێستا و کێشێشی هەڵ کردو بە هێنانی مباپێ. کاکە وریاجان ئۆڵمۆ بۆ پلانی 4-2-3 ئەگەر بزانی هانز فلیک وەختی خۆی لە بایرنا پلانی 4-2-3 یاری کردو. ئۆڵمۆ لە 4-2-3 وەکو هەرەوەی دیلافیۆنتی بەڕێ کرد لە
یۆرۆدا کە ئۆڵمۆ یاریزانێک بێت لە پشتی هێرشبەرەوە یاریکە واتە با نەڵێن وەکو مێسی بێ بەڵام دەیەوێت ڕۆڵی سێبەری میسی لە بەرشلۆنە دابیژێڕێ ینی بە جۆرێک لە جۆرەکان بچێتەوە سەر شێوازی مێسی دەتوانێت لە پشتی هێرشبەرانەوە زۆرەوە باشی دەرکەوێت بەڵام لە باڵەکانەوانێ چ لە ئیسپانیا چ لە لایپزیگ ئەو یاریزانێکی زۆر باشە ئەو یاریزانە پێرفێکە دەرنەکەوتەوە بەڵام لە پشتی هێرشبەرەوە زۆر باشتر دەرەکەوێت بۆ یەکرێ هانز فلیک بەم جۆرە سوودی لێوەربگرێت کاگاریان ئەڵێ بۆچی ڕیال مەدرید مباپی دانەنا بۆ لێدانی پەنارتی ڤینیسیۆسی دانا ئەوە بڕیاری هونەری ڕایەنەرە ئەوە ڕەنگیشە بگۆڕێت بڕوامەکە لەوەی تا سەر بەو جۆرە بێت کاک عەبدوڵڵا کاتەکانی داهاتوو باسی پاریس دەکەین و باسی چێلسیش دەکەین کاکدابان ئەڵێ کاک محەممەد کەمێک باسی شێوازە نوێەکەی چامپیۆنز لیگکە ئەوەی کە شێوازی نوێی چامپیۆنز لیگ ئەزیزەکەم من پێشتریش بۆم من 2 ساڵ پێش ئێستا باسی گۆڕانکاری چامپیۆنز لیگم بۆ کردوون 8 تیپی یاخود 9 تیپی یەکەم 9 تیپی دووەم 9 تیپی سێم 9 تیپی چوارم لە 9 تیپی یەکەمدا تیپێک دەرەکرێت بۆ نموناڵێ مانچستەر سیتی لە تیپی لە ئاسیەکەمان چیتیا بایرن و ڕیال مەدرید و میلان و ئەتەر و ئەتلێتیکۆ مەدرید و ئابەم جۆرە پارێزبەندی وڵاتەکانی تیاجیاکرێتەوە لە ئاسی یەکەم بۆ نمونە لە ڕیال مەدرید و بەرشلۆنە ئەمە ئەو مانچستەر سیتی کە دەرەکات 2 تیپی بۆ دەرەکرێت ئەڵێ تۆ ڕوبەڕووی ئەم 2 تیپە دەبیتەوە یە تا ئاسی دووەم یانەکان کێوکەم فلانکەس و فلانکەس و فلانکەس و فلانکەس ئەلەوێش 2 تیپی تری بەردەکرێت یە تا ئاستی سێم 9 تیپی دیکەی تیا ئاسی سێم لەوێش 2 تیپی دیکەی بۆ دەردەکەوێت بەریەکەوێت یە تا ئاسی چوارم لێش 2 تیپی دیکەی بۆ دەردەکەوێت بەریەکەوێت وەکو چۆن ئێستا بۆ نمونە دوای مانچستەر سیتی ڕیال مەدرید دەرەکرێت لە ئاسی یەکەم بە هەمان جۆر ڕیال مەدرید دیژاوە لە ئاسی یەکەم لە نێوان سیتی و بەرشەلۆنە هیچ ئەوی دویانەی وڵاتی ڕوبەڕوویەک نامنەوە بۆ نمونە لە نێوان سیتی و ئینتەر میلان و پاریس سەن ژەرمان و ئەمانە کە لە ئاسی یەکەمدا بن ڕیال مەدرید 2 یاریان بەرەم تیپانە دەکەوێت باشە و دواتر ئاسی دووەم بەم جۆرە ئەڕوا تاوەکو کۆتایی و لە کۆتاییشتا شتەکە دەچێتەوە هەمان ڕیتمی پێشووی یەکەم تا هەشتەم ڕاستەوخۆ بەشداری قۆناغی 16 دەکەن وەکو چۆن یەکەمی کۆمەڵەکان یەکسەر سەر دەکەون و لە نۆیەمەوانێ یاری پاڵاوتنەکەن هەتا 24م بۆی کە چی بکەن بۆی کە 8 تیپی دیکە بێڵنەوە واتە 16 تیپ لە چامپیۆنز لیگا دەمێننەوە لە قۆناغی یەکەم بەڵام شێوازی پاشکۆ ڕوبەڕوویەک دەبنەوە تاوەی 8 تیپی دیکەیان بگاتەوە قۆناغی 16 و لە بەرامبەرە ئەو تیپانەی کە ناتوانن ئەم پلانە بەدەست بێنن کە لە پاڵانتەکەدا بێنەوە ڕاستەوخۆ ماڵاوای دەکەن پێچاوانەی ساڵانی ڕابردوو کە تیپ بەشداری یۆرۆلیگە کرد لە یۆرۆلیگە و داوەزی بۆ کۆنفرانس لیگ ئەمە نەماوە بەڵکو بەم جۆرە یارەکان دابەشەکرێەوە بەم جۆرە تیپەکان دەردەکەوە گەگەشتیشەوە قۆناغی 16 یارەکان وەکو خۆی بەڕێوە دەچن وە گۆڕانکاریە مۆرزەش بەو جۆرەیە کە ڕۆژانی سێشەممە چوارشەممە پێنجشەممە یارەکان ئەنجام درێت سبەی باسێکی تایبەت لە سیتی گروپ دەکەین تا سبەی بەخواتان ئەسپێرم شاد و کامەران من خواتان لەگەڵ